باوکی محەممەد فەرمی برای بەڕێزم. بەڵێ باوکی محەممەد. مامۆستاژیان سەلام عەلەیکم باشی. عەلەیکم السەلام باوکی محەممەد، خوا لە ڕازی بێ خوا الحەمدولله. ناوەسە باشی سوپاس زۆر دەکەم سپاس بە جەنابیشت. فەرموو باوکی محەممەد. وەڵا مامۆستای من جاری وایە ئیش بۆ خەڵکەکەی ئیشی کۆنکرد و چەمە تۆشتیوە کابرا ئەڵێ ئیشەکە ئەوەندەیە ئەگەر چینەتر ئیشەکە زیاترە. بەڵێ ئەجا ئێمەش کابرا شەو بە تەلەفۆن بۆی کردوین سارێکی پێوتوین بۆ ڕازی بوومان کردو بۆ ئەگەر چینەتر ئیشەکە زیاتر بۆ زیاترمان لێسەندووە دوای کابرا شت دیاکە من کەم ناخۆش زیاترم لێسێنن. بەڵێ ئەمەش تومانە کاکە ئەگەر ئیشەکەت ئەوەندە بووە ئێمە ساری ئەوەندەمان پێوی بەس تۆ ئێستا ئیشەکە زیاترە و ئێمەش پارەی زیاترمان دەوێت. دواوی کابرا لەگەڵی کردین بە کێشە و پێی نەخۆش بووە. بەڵێ بەڵێ پەیامەکەت گەیشتاوە. ئەوە پرسیارەکەم مامۆستاژیان باوکی محەممەد ئینشاڵڵا ڕوونکردنەوەی باشە دەدەمێت. باوکی محەممەد دەڵێ دەچین بۆ ئیش بەڵام لەوێ خاوەنکار لەگەڵمان دەبێتە مناقەشە. کاکەم باوکی محەممەد پێش ئەوەی بچن بۆ سەر ئیشەکە بۆی تووشی ئەم عاجزیەش نەبن و پارەکەشتان حەڵاڵ بێ ئێوە بۆ نمونە چیمەنتۆ کار دەکەن بە مەتر منیش لەو ئیشانەدا کار دەکەم بە مەتر بۆ نمونە بڵێ ئەگەر 10 مەتر چیمەنتۆت بۆ تێکەین کرێکەی ئەوەندەیە ئتر بیان بەیانی بڵێ کاکە ئێمە بەم شەو بە تەلەفۆن ناکرێت بەیانی دێنە سەر ئیشەکە بەسەر چاو ئینشاڵڵا مە خاتری شت دەگرین درێخیش ناکەین با ئیشەکە لە نزیکەوە ببینین ماسی لە دەریادا سەودا ناکرێ باڵندە بە ئاسمانەوە ناکڕدرێ بە تەلەفۆن شت ناکڕدرێ نەدیتە ئێوە بۆیە گرفتەکەتان بۆ دروست دەبێت. کاکە باوکی محەممەد بڵێ با بەیانی خاوەن کار بەسەر چاو ئێمە ئیشکەرین ئەگە خوا دەکا ئیش دەبێ ئێمەش سواسی جەنابەت دەکەین ئیشەڵڵا ئیشێکی ڕێک و پێکت بۆ دەکەین و درێخی ناکەین بەس با بینە سەر ئیشەکە جارێککە ئاوا بکەین کە هاتینە سەر ئیشەکە قسەی لێ دەکەین ئەو کاتەی ئینشاءڵڵا ئەگە کابرا پێی زۆر بقەی ناکەوە مادام ئیشی ڕۆژانەتان ئەوەیە ئینسان کەمێک وەرگێ و خەڵک لێ ڕازی بێ و ئەمیش ڕیکلامت بۆ بکە لای دووسێ کەسی تری خاوەن ئیش بڵێ بەڕاستی ئەو کۆمەڵە کرێکاری ئیشەکانیان جوانە و بە ویژدانن وە ڕێک و پێکن ئەمەد باشترە لەوەی کە ڕۆژە پارەی زۆر وەرگریم جا مانگێک بێکاربی حتا ئیشەکە نەبینن قسەی لەسەر مەکەن یان بە مەترەکاری من چیشی چیمەنتۆت بۆ دەکەم ئەگەر 10 مەترە ئەوەندەیە من بە مەترت بۆ دەکەم جا 2 مەترە 10 مەترە نەک دواتر خوا نەخواستە گرفتان بۆ دروست بێ بەڵام ئەگە ئەو پارەی کە وەرت گرتووە ئەگە تۆ بە حەقی خۆتی دەزانی ئەزانی درێخی نەکردووە بێویژدانی نەکردووە ئینشاءڵڵا خوای پەروەردگاریش بە پێنیەتی دڵی خۆتان وە بازاڕیش چۆنە ئەوە خۆی گەورە ستەم لە کەس ناکە بازار چۆن بوو تۆ کەمتر وەرگرە ویژدانت هەبێت زیاتر لە خەڵک وەرمەگرە.